بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه. برانی زۆر خۆشەویست و کچان و خوشکانی زۆر بەڕێز، سەڵاوی خواتان لەسەر بێت. من و ئەزانم موشەی براو خوشک زۆر وشەیەکی زۆر جوان و گەورەیە، جێی ئەوە ئەگرێتەوە کە لە جاتی مەناسیب و مەنسەبی چییە و چی نییە. من و ئەزانم ئەوە لە هەمووی خۆشتر و جوانترە کە من عەرزی جەنابتان بکەین، بەلایانی خۆشەویست و ئێوەش کچانی خۆشەویستمان و هەروەها خوشکانی بەڕێزمان. سەڵاوی خواتان لەسەر بێ. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. زۆر پێخۆشحاڵم کە ئەمڕۆ لەم کۆنفرانسەی حەوتەمی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە بە خزمەت ئێوەی بەڕێز بگەین بۆ باسکردن و لێکۆڵینەوەی سێشتی زۆر گرنگ: یەکەم زوبان، دووهەم وەرگێڕان و تەرجەمە، سێهەم ئەدەب. من و ئەزانم ئەم سێ بەشەیە گرنگترین هۆن بۆ دروستکردنی حەزارەت و پێشکەوتن و تەقەدم. هەموو حەزارەتەکانی پێشوو لەسەر ئەو ئەساسە ڕۆیشتون. حەزارەتی ئیسلامی کە هات وەکو معلومی جەنابتانە هەر زمانی حەزەتی عومەر دەستی کرد بە تەرجەمە لە زوبانی فارسی و یۆنانی و ئیغریقی و زوبانەکانی تریشەوە، بەڵکو قیمەت و نرخی تەرجەمە گەیشتە پلەیەک کە هەر کەسێک کتێبێکی تەرجەمە بکردایە لە زمانی هارون ڕەشید و بە تایبەتی مەئمون، بە میقداری کتێبەکە وەزنیان ئەکرد، ئاڵتوونیان ئەدایە. ئێستا حەزارەی ئیسلامی توانی هەموو توراسە کۆنەکان بخاتە زبانی عەرەبیەوە و تەرجمەی بکات. چه علمی فەلەک و هەیئە و ڕیاضیات و طب و توراث و هەرچی شتێک هەبێت تۆ باسی بکەی، وەکو جەنابی فوئاد سزگین ئەڵێ لە مەوسوعە گەورەکەیە کە پێک هاتووە لە 18 مجەلەد، کە ئەویش پیاوێکی کورد و کوردێکی زۆر ئاشکرا بۆ خزمەتی کوردیشی کردووە لە ئەڵمانیا، ئیسباتی ئەکات کە ئەڵێ هیچ علم و فەنێک و توراسێک نەماوەتەوە کە تەرجمە و چەنەها تەرجمەی تیابێت. ئەوە بوو فعلا حەزارەی ئیسلامی پێش کەوت، بەڵام حەزارەتی ئیسلامی بە تەرجەمەکە نەوەستا، ئیزافاتی خۆیشی و ئیبداعاتی زۆریان تیا کرد لە عولەمای گەورە وەکو ئیبن هەیثەم و ڕازی و ئیبن ڕشد و زۆرەها عولەمای گەورە و فارابی و ئیمامی غەزالی و خزمەتێکی و ئیزافاتێکی زۆریان کرد. گەورەترین ئیزافە ئەوە بوو کە مەنهەجی ئیغریقیان گۆڕی بۆ لە مەنهەجێکی عالەمی میتافیزیقیاوە بۆ مەنهەجی ئەتەجریبی. ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە بۆ حەزارەت کە تۆ ژیای بکەیتەوە. عالەمی میتافیزیقیا کە عالەمی طەبیعەیە، میزانی خاصی خۆی هەیە، ئەوە لە ڕێگەی وەحی و قورئان و یان لەوە پێش ئینجیل و تەورات باس کراوە. ئەمما عالەمی مادە، ئەم کەونەیە کە دروست کراوە بە هەموو بەشەکانیەوە، ئەمە میزانی خۆی هەیە کە برێتیە لە میزانی عەقڵ. عەقڵی ئینسانی خوای گەورە پێغەمبەری خۆشەویست دووری خوای لەسەر بێت تەوجیهی کرد، ئەمە بەشی تۆیە. ئەم بەشەش زۆر گەورەیە، توانی هەموو تاقاتی خۆی بدا بە عالەمی تەجریبە. و لەبەر ئەوە فعلا لە ماوەی 150 ساڵێکە ئەگەر ئێمە مقارنە بکەین لە بینی حەزارەی ڕۆمانی و ئیغریقی و یۆنانی و هەروەها حەزارەی فارسیش دوای 150 ساڵ مقارنەی بکەین لەگەڵ حەزارەی ئیسلامی، ئەتوانین بڵێن هەنگاوێکی زۆر پێشکەوتن دروست بووە. بۆچی؟ چونکی عەقڵی ئینسانی مەشغوڵ نەبوو بەو عالەمەی تر. ئەو عالمە گەورانەی وەکو ئیفلاتون و ئەرەستۆ و
ئەوقراط و غەیر و ئەم هەموو عالمە گەورانە خاوەنی مخێکی زۆر گەورە بوون، بەڵام بەداخەوە چیان کرد؟ خۆیان مەشغوڵ کرد بە عالەمی میتافیزیقیا، بە عالەمی غەیب، کە عالەمی غەیب ئەساسەن عەقڵ زۆر ناتوانێت دەوری تیا ببینێت. عەقڵ ئەتوانێت دەور بدێنێت لە عالەمی مادا و دوای ڕەبتی ئەکاتەوە بە عالەمی میتافیزیقیا، بە عالەمی ماوەڕە الطەبیعە. ئەو هەموو عیلمێ هەزار ساڵ لە جوهدی فەلسەفە شتێکی وامان بەدەست نەکەوتۆ ئیلا ئەوە نەبێت ئەفلاک و علوم و بەعزە شتێکی تر کە باسییان کردووە عەقلی ئەوەل و عەتا عەقلی عاشر دروستیان کردووە لەوە زیاتر شتێکی وانییە. بەینەما ئەگەر ئەو عقولە گەورانە ئەگەر ڕووی بکردایەتە عالەمی مادە ئەیتوانێ خزمەتێکی زۆر گەورە بکات. ئەیتوانی خزمەتێکی زۆر گەورە بکات و پێشکەوتنێکی گەورە پێک بهێنێت. جا ئەمە ئەبێتە دەرسێک بۆ ئێمە بۆ مەسەلەی تەرجەمە. عالەمی غەربی ئەوروپا کە وەختێک هەڵسا وەکو معلومی جەنابتانە لەژێر سایەی زوڵم و زۆر و جەهل و ڕەشایی حەقیقەتەن دیکتاتۆری و ئیستیبدادا ئەژیا. ئەوروپا کە وەختێک مفەکیرەکانی و ڕوادەکانی وەکو جان ژاک ڕۆسۆ و غەیر و لەوە هەزارەهای وەکو ئەو کە وەختێ بیریان کردەوە پێویستیان زانی سێ شتی گەورە دروستکەن. یەکەم ئەبێت نظامی سیاسی ئیسلاح بکرێت بۆ ئەوەی کەوەیە مەجال بدا بۆ تعلیم. دووهەم یان لە پێشە یەکەم سیستەمی خوێندن و علم و لێکۆڵانەوە چاک بکرێ کە سوودمەند بێت، نەکەر عالەمێکی خەیال و عالەمێکی دوور لە واقع بێت. سێهەم عالەمی دینیش کە برێتی بوو لە کەنیسە کە ڕۆڵێکی زۆری هەبوو سەلبی بۆ منعی علم و ئەوەستا لە بەرامبەری هەموو شتێکی علمی، ئەیە لە هەموو شتێکە ئەوەستە، بەڵکو مەحاکیمی تەفتیش و مەحاکیمی سووتاندنیشی دائەنا بۆ عولەماکان وەکو معلومی جەنابتانە. توانی ئەو ڕوادە گەورانەی ئەوروپا ئەم سێشتە بکەن، بەڵام لە نیزامی تعلیمیدا وەکو هەموو عالمێکی منصف ئەڵێ ئیستیفادەیەکی زۆر گەورەیان کرد لەو کتوبانە و علم حەضارەتانەی کە عالەمی ئیسلامی تحقیقی کردبوو. عالەمی ئیسلامی لە زمانی هارونە ڕەشیدا بۆ علمی جەنابتان توانوێتی کە سەعاتێکی ئەلکترۆنی یعنی سەعاتێکی صیناعی عادی نەک ساعاتی ڕەمادی دروستکرێ، ئەوە بوو لە 24 دەرگا پێک ئەهات کە دەوەرانی ئەکرد بە دەوری خۆیان. جەنابی فواد سزگین سوورەتەکەشی هاوردووە، ڕسمەکەشی کێشاوە کە چۆن بووە، زۆر شتێکی متەتەویر بۆ لەو کاتە. لە هەموو ساعاتێکە ڕسمێک دەرچووە، هەیکەلێک دەرچوو و ئیعلانی کردووەوە ساعاتی ئەونەیە کە وەختێک ئەم ساعاتە گەیشتە شارلمانی گەورە، شارلمان الکەبیر کە زۆر برادەری هارون ڕەشید بوو، قەسەکان و شتەکان کۆبوونەوە وتی ئەمە دیارە جن تەحریکی ئەکات. حتا یەکێکیان وتی حتا لە تاریخی ئەوروپا ثابت بوو ئەوە لە وەسائقە، وتی ئەمە ڕەنگە هارون ڕەشید فێڵ ئەکا لە تۆ، جنی ناردووە بۆ ئەوی تەجەسوس کا لەسەر تۆ. سەعاتەکان شکان. ئێمە ئەو کاتەی ئەوان لەوێتیا بوون، من وازانم ئێمە عالەمی ئیسلامی تا حدێک لەوانەیە لەم مەرحەلەیە بێ، تا حدێک. جا لەبەرەوە پێویستە کات عالەمی ئەوروپی چی کرد؟ هەموو ئەم شتانەی تەرجمە کرد، بە تایبەتی ئەوەی سوودمەند بێت. جانیبی دینی واز لێ هاور بەڕاستی، جانیبی تەجریبی وەکو زۆربەی عولەمای غەرب ئەڵێ ووثائقي حقيقي خاصة علمي علوم كيمياء وعلوم فيزياء وعلوم علوم بس بشكل عام كجابر بن حيان حتى دروستي كتبوا ودواي ترجمة شكرا بزباني لاتيني لجابر بن حيان لقرن السهم وشوارهمي هجرية يعني بيش 1000 سال بيش استكي بيش 1100 سال بيش استكي حتى بزباني لاتيني ترجمان كر مسلمان كانوا تقديمان كرد أمانة بو بهوي أوي كغرب سود من بيت لما بلام غرب إضافية زور قوري كده سلام حضارتها جالبرو حضارة إنسانية حضارة خاصنية بقاليكوا
حەزارەتی عەرەب نییە، حەزارەتی بەتاقی تەنها، حەزارەتی ڕووم نییە، حەزارەتی فارس نییە. ئەم حەزارەتە کە هەیە تەڕاکوماتی حەزاراتی ئینسانیە، هەمووی بەشدارەتە. جا لەبەرەوە ئێمە بەشمان هەیەتە ئەتوانین بە شکلێکی زۆر زۆر ئاشکرا، خاصەتەن گەلی کورد ئەتوانێت زۆر زۆر بە سەهلی ئیستیفادەک وەربگرێت لەم عالەمەی کە ئیستەکی ئێمەتیاین، خاصەتەن لەم عالەمە پێشکەوتنە. چۆنیش سوودمەند ئەبین بێگومان بە دوو شێوە. یەکەم فێربوونی زوبانەکانی علمی کە ئیستەکێ برێتیە لە زمانی ئینگلیزی و هەروەها زبانی فەڕەنسی و هەروەها زبانی ئەڵمانی، ئەسپانی و هەروەها تەمان بێگومان زبانی عەرەبی و زبانەکانی تریش کەوە یعنی سوودمەند ئەمە بەپێی توانە ئەبێت ئێمە سوودمەند بین لە هەموو زبانەکان. هەرچەند ئیستەکێ زبانی زۆربەی علم ئینگلیزیە، بەڵام زبانی فەڕەنسی و زبانی ئەسپانی بێگومان زبانی ئەسپانی ئیستەکێ لە ژمارەدا زۆرتر خەڵک قسەی پێ ئەکات، خاصەتەن ئەمریکای لاتینی بەگشتی هەموو بە زبانی ئەسپانی قسە. جا ئەمە فێربوونی زوبان شتێکی زۆر زۆر مهمە. ئەمە یەکەمیان. دووهەم تەرجەمەکردن. ئێمە داوا ئەکەین لەم منبەرەوە لەم شوێنەوە لەو براخۆشەویستانەی کەوا ئەیانەوەی خزمەتی گەلی کورد بکەن، چ علمێک چ کتێبێکەوە سوودمەند بێت تەرجمە بکرێت، تەرجمە بکرێت بۆ زبانەکەی خۆمان کە زبانی کوردیە، بۆی زیاتر سوود شوکی قوتابی جاری وا هەیە ناتوانێتەوە بگاتە ئەو پلەیەکەوە سوودمەند بێ لە زبانی ئینگلیزی یان لە زبانی عەفوەن فەڕەنسی. و بێگومان زبانی خۆمان زبانی کوردی پێویستە سوودمەند بین لێ و ئەبێ ئێهمالی نەکەین. فێربوونمان بۆ زبانی ئینگلیزی نابێت لەسەر حسابی زبانی کوردی بێت. ئەوە تەماشای ئەو کۆریای جنوبی کە کۆریای جنوبی احتیرامێکی زۆری خۆی ئەو تەقدمە گەورە ئەو پێشکەوتنە گەورەی لە عالەمی ئەلەکترۆنیە یابان، بەڵام هەر بە زبانی خۆی. جا لەبەرەوە زبان عەرقەلە نییە. مشکلەکە چییە؟ علمەکە عەرقەلەیە کە ئێمە علممان نەبێت، ئێمە فێر نەبێت. داوا ئەکەین ئینشاءڵڵا کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە سوودمەند بێت زۆر زۆر هەوڵێکی گەورە بدات لەو دوو بوارەدا بۆ فێربوونی زبانەکان لەگەڵ زبانی کوردیشتا و احتیرامی زبانی کوردی بە هەموو شەکلێک و اعتیزازیش پێی بە زبانی کوردی خۆمان و اعتیزاز بە زبانەکانی تریش وەکو زبانی عەرەبی و زبانی تورکی و زبانی فارسی و زبانەکانی تریش و هەروەها فێربوون لەگەڵ تەرجەمە. ئەو دوو شتەیە ئەتوانێت ئێمە زۆرتر پێش بخات. و ئەمە لەم وایە و من گومانم نییە کە ئینشاءڵڵا جامیعەکانی تریش و وەزارەتی تعلیمی عالی لە کوردستانە و لە سەرمستەوای کوردستان ڕۆڵی خۆی ئەبێ و دەوری خۆی ئەبێت ئینشاءڵڵا بۆ ئەم دوو خاڵەیەکەوە باسمان کرد. زبان شتێکی زۆر زۆر گرنگە، حتا لە ئاینی بەرزی ئیسلامە خوای گەورە کردوویەتی بە ئایەتێک لە ئایەتەکانی خۆی ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. گەورەترین مەقسەدی ئینسانیەت بەیانش بە زبانە. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. ببێ بەیان ئینسانیەتی ناتوانێت بکات، ئینسانیەتەکەی نوقسانە ئەبێت پێویستی بە یارمەتی دەرە تا ئێمە گرنگ بین بە زبانی کوردی و زبانی ئینگلیزی و زبانەکانی تریش و تاوەکو هەوڵ بدەین کتێبی باش و سوودمەند لە ژیاتی ئەوەی کە ئەم هەموو کتێبانەی کە ئێمە لە مەکتەبەکانە ئەیدێنین بەداخەوە زیاتر 80% ئەو کتێبانی کە تەرجمە ئەکرێ هیچی سوودمەند نییە بڕوا بکەن. ئەوەی کە سوودمەنە لە ناحی علمی، ناحی تەقەنی، ناحی بە هەموو ئەنواعی علمی، وەکو چۆن حەزارەتی ئەوروپی تەرجمەی حەزارەی ئیسلامی کرد چی سوودمەند بوو بۆ خۆی وەریگرت، پێویستەکە ئێمەش سوودمەند بین لە حەزارەتی ئەوروپی و لە حەزارەتی غەربی و لە حەزارەتی ڕووسی و لە حەزارەتی کۆری و لە حەزارەتی یابانی و لە سینی و لە هەمویان بەبێ شک بۆ ئەیکەوە ئەوانەی کە سوودمەند بێت لەوا سوودمەند بین، نەک لەوانەی کەوا زەرەرمان پێ ئەگەیەنێت و ناحی ئیجتیماعی و سیستەمی ئیجتیماعیمان لێ تێک ئەدات.